ئیمانداران و مسلمانانی خۆشەویست، ئەم ڕۆژانە ئەو ڕۆژانەیە کە پەروەردگار جەلە جەلالەهو لە قورئانی پیرۆزدا باسی کردە بۆمان بۆی بخێنە یادی خۆم و یادی ئێوەش. زۆر جار ئێمە گێڕام هەموو ساڵێ باسی دەکەین بۆ یاخستنەوە، بەڵام ئەبێ ئینسانی ئیماندارش بزانێ کە ڕۆژەکان گرنگە لە ئاین ئیسلامی پیرۆزە. والفجر وليال عشر، خوای پەروەردگارە فەرمێ ئەیام کە لەم ئاەتە پیرۆزانەدا، لەم سوورەتە پیرۆزەدا کە دووەم ئاەتە خوای متعال جەلە جەلالهو دەفەرمێ والفجر وليال عشر، کەواتە مەبەستی ئەم ڕۆژانەیە کە ئینسانی ئیماندار ئەبێ وریای بێ کە کۆمەڵێ لە سەحابە وتیانە والليال العشر واتە دەڕۆژی حاجیان. خوای گەورە سوێنی پێخوا کە لە یەکشەمەوە دەست پێەکە. کەواتە ئەم دەڕۆژەیە ئێمە بزانین کە گەورەیە. لە قورئاندا هاتووە لە دوو شوێنی تر ئەیامی معلومات یا معدودات. کەواتە ئەم دەڕۆژەیە ئێمە بزانین کە گەورەیە. لە قورئاندا هاتووە لە دوو شوێنی تر ئەیامی معلومات یا معدودات. ئەم ڕۆژانە کە 9 ڕۆژەکە لەگەڵ حوتی ئەکا لەگەڵ 4ەکەی ترشا کە ڕۆژی جەژنە، هەردوو دەگرێتەوە لەم دوایەتە. چونکە ئەفەرمن مفەسرین ئەفەرمن ئەیام معدودات ئەیام تەشریق، وەفەرموویانشە و ئەیام معلومات ئەوش ئەیام العشر. کەواتە هەردووی دەگرێتەوە ئیماندارانی خۆشەویست. ئەمە 3 ئاەت دەربارەی ئەم ڕۆژە پیرۆزانە. کەواتە ئێمە ئیماندار چی بکەین لەم ڕۆژانە باشە؟ یەکێ لەوانە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لەم ڕۆژانە ئینسانی ئیماندار ئەگەر ئەتوانێ و سیحەتی باشە و جەستەی باشە، نەخۆش نییە، بەر ئەگرێ بەم هاوینە و دەتوانێت ڕۆژوو بگرێ. ئەمە یەکێکە لەو سنەتانە ئینسانی ئیماندار زنی کاتەوە بە گوێرەی تاقەتی خۆت. زۆر مەکە لە خۆت، توانیت بیکە، نەتوانی مەیکە، ئەزیەتی خۆت مەدە. چونکە لەوەیە سیحەتت چاک نەبوو، ئەو کاتە جیاوازە لەگەڵ کەسێکە کە سیحەتی چاک بێت. دوای ئەمە ذکر و یادی خوای پەروەردگار بکە. ئەگە تەماشاش کەین خوای پەروەردگار جەلە جەلالهو کاتێک گفتوگۆ دەکا لەگەڵ موسا عەلەیهی سەلام، 30 ڕۆژ تەواوەکە، باقی ئەچێتە 40 ڕۆژ. وە شەیخولیسلام ئەفەرمێ 40مین ڕۆژ، یعنی 40 ڕۆژ کە لەگەڵ خوای متعالە جەلە جەلالهو موسا قسە ئەکا، یوم النەحر ئەفەرمێت 40مین یوم النەحر، ئەو ڕۆژەیەکە کە قوربانی تیادا سرە بڕێ. یعنی ئەم ڕۆژە کەوتووەتە ئەو گفتوگۆی نێوانی پێغەمبەرێک و خودای گەورە جەلە جەلالهو. ئەمش لە گەورەی ئەم ڕۆژەیە.